ئەی ئەو کەسانە ئێستا فرمێت بۆ هەڵەبجە ڕێژن بەڵام هۆکاری گەورە بوون لە کیمیا بارانکردن و گاز بارانکردنی هەڵەبجەدا ئێستا بۆیە گرین ئەی ئەوانە ڕدادگایی خوایەتە پێشەوە لەو کاتەدا کە زلهێزەکانی جیهان کە ئەڵمانیا و کۆمپانیاکانی ئەڵمانیا کیمیایان دا بە سەدام و بە دیکتاتۆری عێراق و ئەو خەڵکی ئاوا جینۆسایی کرد و 5,000 خەڵکی لە چەند دقیقێکدا ئەو خەڵکە هەرەموو گیانیان لەدەستا ئەوانە خۆیان بەتەنها نەبوون بەڵکو هەر هەمووی جیهان گوێ بگرن ئازدەکانم دەسەڵاتدارانی ئیسلامی دەسەڵاتدارانی مەسیحی دەسەڵاتدارانی یەهودی دەسەڵاتدارانی مارکسی هەموو زلهێزەکان هەر هەموویان بێدەنگ بوون تەنها 1 دقیقە نەبێ لە ڕادیۆی ئەمریکا بە زمانی ئینگلیزی ئەو کارەساتەی خەزاڵەت کرد و ئەو کارەساتەی بە هەڵەزانیوە 1 دقیقە تەنها کۆن ئەو دەسەڵاتدارانە کۆ ئەو حاکمانە کۆ ئەو زانایانە کە ئەیانوتی ئێمە مافناسین مرۆڤ ناسین مرۆڤ دۆستین عەوداڵی دادپەروەرین کوان بۆ دەدگایی ناکرێن کووە ئەو کوردانەی کە بوونەتەوە هۆکاری کیمیا بارانکردنی خەڵکی کو ئەوانەی دەستیان تێکەڵ کردووە ئازەکانم گوێ بگرن لە هۆلۆکۆستی ئیسرائیلە هۆلۆکۆستی جوولەکە کاتێ هیتلەر ئەو کارەساتەی بەسەر جوولەکەکانە کرد و بەسەر جوولەکەکانە هێنا بەڵام ئەوان عاقڵن ئەوان عاقڵ بوون لە کارێکە بە دووی دوژمنی خوا نائەگەڕان بە دووی دوژمنی خوا نائەگەڕان دوای ئەوە جەنگی جیهانی دووەم تەواو بوو چەند کەسێک مابوونەوە لەو زاڵمانە یەکێک لەوانە جەنەرڵارێکی عەسکەری بوو کە بوو بۆ هۆکاری ئەوەی زۆر لە جوولەکەکان بسووتێنن و بە فرن بسووتێنرێن بە ناوی ئەدۆڵف ئایخمان کەسێکی ئەڵمانیە ڕای کردووە خۆی شادۆتەوە ڕۆژە بۆ کوێ بۆ ئەرجەنتین بەڵام مۆسادی ئیسرائیلی بەدواوەیەتی تا دۆزیەوە لە ساڵی 1960 گرتی اینجا مۆسادی ئیسرائیلی بەرەو ئیسرائیلیان برد لە دوای ئەوە دوای 2 ساڵ لە سێدارەیاندا جگە لە سێدارەدانی فرنێکیان بۆ دروست کرد و سووتانیان اینجا وتیان نابێ خۆڵەمێشەکەیشی بمێنێ لەبەرەوە خەڵک بە پاڵەوانی نەزانن خۆڵەمێشەکەیشیان فڕدایەنە و دەریای بەحری ئەبیەزی متەوەسطەوە ئاز دەکەن ئاوا ئێمە لەگەڵ ئەوانە دانین ئەوە بەو شێوەیە مامەڵە لەگەڵ دیکتاتۆریشا بکرێ دوای کوشتنی و لە سێدارەدانی بسووتێنرێ ئەمە دیکتاتۆریە ئەوە مامەڵەکردن لەگەڵ دیکتاتۆرانایە بە دیکتاتۆری کاتێ مرۆڤ مرد نابێت بە هیچ شێوەیە چاوی لێکەیتەوە دەستی لێکەیتەوە پەنجەیەکی لێکەیتەوە موویەکی لێکەیتەوە مردووە تەواو کوشتوتەوە تەواو ئەبێ وازی لێبێنی بەڵام وایان نانەکرد بەڵام بەداخەوە ئەو دوژمنانەی کە هاتمونە ژێر دەسەڵاتی ئێمە کەسێکی فڕۆکەوانی وەکو تارق ڕەمەزان هاتە ژێر دەستی ئێمە و ئێمە خۆمان گرتمان بەڵام بقودرەتی قادر نەما هەڵات ئەمە چی لێ هات باشە بۆ باز ناکرێ بۆ ئەو دۆسیە داخراوە دوژمنی سەرسەختی تۆ فڕۆکەوانێک هاتووە کیمیابارانی ئەو خەڵکەی کردووە لە ژێر دەستی تۆ بووە لە ژێر حکومڕانی تۆیە هەڵێت والله ئەڵێ ئێمە وسمان بیبین بۆ نەخۆشخانە نەخۆش بوو اینجا هەڵات دوایەوە تەقەمان لێ کرد هەڵات باشە معقولە ئەمە گاڵتە بە مەشاعری ئەو میلەتە کرێ گاڵتە بە مەشاعری ئەمە کرێ ئەو خەڵکە بە کەروگا ئەزانن و ئەزانن تێناگەن و ئەزانن بیعەقڵن کووە بزانن ئیسرائیل چی کرد بۆ دوژمنەکانی چی لە دوژمنەکانی کرد بەڵام ئێمە چی لەوا ناکەن کە ئێمەیان سەر بڕیوە کە ئێمەیان کیمیاباران کردووە ئێستا هەموو ساڵە لە 16 سیا فرمێت بۆ هەڵەبجەیەکان لە ڕێژێنین بەبارێنین درۆکردن لەگەڵ خۆمە درۆکردن لەگەڵ خەڵکە لەگەڵ میلەتە درۆکردن لەگەڵ پەروەردگارە گوێ بگرن پەرتووکێکی زۆر جوان هەیە زۆر نایابە ئێوە ئاگاتان لێبێ بیخوێننەوە العبودية المختارة أتين دو لا بوسيه نووسەرێکی دادوەری فەڕەنسیە ئەتین دو لا بوسيه العبودية المختارة باسی چیمان بۆکە ئەڵێ زاڵمەکان دیکتاتۆرەکان ئاگرن ئێوە دوژمناتی ئاگر مەکەن بەڵام یەک ئامۆژگاریتانەکەم توخوا پوش و پەڵاش و دار و بەنزین مەخەن ناو ئاگرەکە چونکە ئاگر ئەگەر پوش و پەڵاش و دار و بەنزین و نەوتی تێ نەخەی بەرابەرە کە شتێک نەبی ئەو ئاگرە بیخوا خۆی ئەخواتەوە
اینجا ئاز دەکەنم بزان ئەو زاڵمەی خۆی بەتەنها بەرامبەر یەکێک بوەسێتەوە ئەڵێن پاڵەوانە، بەرامبەر دوان بوەسێتەوە ئەڵێن پاڵەوانە، بەڵام چۆن زاڵمێک کە توانێ بەرامبەر مەلایر خەڵک بوەسێتەوە؟ ئەوە یەک دوو چاوی هەیە. زاڵم هەر وەکوی ئەمە وایە، دوو چاوی هەیە، دوو دەسی هەیە، دوو قاچی هەیە، یەک لاشەی هەیە. بەڵام ئێمە ئەبینە مەلاین چاو بۆ زاڵمەکان جاسوسی و سیخڕی بۆکەین. ئێمە ئەبینە مەلاین دەست بۆ زاڵمەکان و بەم دەستە زلە لە خۆمانە درێت. بەدەستی منە زلە لە تۆ درێ، بەدەستی تۆیە زلە لە منە درێ، بەدەستی منە تەقریر لە تۆ نووسم، بەدەستی تۆیە تەقریر لە منە نووسی، بەقاچی منە پێلەقەیەم بەسەر گیان و کلەی تۆدا، بەقاچی تۆیە پێلەقە بە منەکەی. ئێمە بووینەتە چاو، ئێمە بینێتە دەست، ئێمە بووینەتە قاچی زاڵمان. بۆیە ئاوە تا کوور دەبینی ئاز دەکەن لەگەڵ زاڵمەکاندایە. هەر ئەوەندە بەرژەوەندێکی هەبێ ئیتر میلەتی چی، ئیتر باوەڕی چی، ئیتر ئیمانی چی، بیر بکەنەوە لەو دادگای ڕۆژی قیامەت. ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار.